حکوومەتی عێراق بڕیاری داوە لە خانەقین دەست بە تاپۆکردنی ئەو خانوانە بکات کە لە گەڕەکە جیاجیەکانی شارەکە بە شێوەی زیادەڕۆ دروستکراون و تاپۆیان نییە. بڕیارەکە چووەتە بواری جێبەجێکردنەوە لە ماوەی 90 ڕۆژدا تەواو دەکرێت و سوودمەندانی بڕیارەکەش دەڵێن با حکوومەت لە کاتی مامەڵەی تاپۆکردنەکە ڕەچاوی باری داراییمان بکات. ممنونی من رای قرار رامان درکردن رای خەڵخانەقین ئەرا متجاوزین ئەرا ئەوانە کەرکە ئەراضی زراعی و کردنەسی ماڵ و ڕجاش لەلیان کێ من لە خانەقین منطقەی فرە گەورایگە و فريش مال متجاوزين ديري موظفين جان كم بشكي موظفين زائرة ما بكن تا معاملات مردم بخنري واخر تيش فرير رجال اللي كم من فرب خانقين فقير وبدبخته بشكي لسعر كمي وبكن تمناكم اي قرارش من مالغان قشتي بكات وتمناكم زيوترين كات اي كار بكف دريو تاخير عالمنا كان وتمنايش كم بارغي اقا مبلغي كم صعبه كم تريو بكن را فقير عالم فريل اللي دسي ناشد فريل اللي فقير حاله فريل اللي مؤسادرت وتمناكم دار محليه شوار صد مال لخانقين لحد الان عالم كشي ايجار ده ايا راس 6 ساله شد تمناكم اويش مشروط وك اي مالي بكن تمليك وحكومات هادشي قرار ده ما ممنوني منه. لە خانەقین لە 22 گەڕێکدا زیاتر لە 12,000 خانووی زیادەڕۆ بێ تاپۆ هەیە و لەسەر زەوی شارەوانی و وەزارەتی دارایی دروستکراون بەهۆی نەبوونی تاپۆشەوە ساڵانێکی زۆرە نیشتەجێبوانی ئەو خانوانە بێ خزمەتگوزارین. تم استلام قبل يومين طلبات المواطنين. دوڕۆژ پێش ئێستا داواکاری ئەو هاوڵاتیانەمان پێگەشت کە بڕیاری قەرەبوو دەیانگرێتەوە. بڕیارەکە ژمارە 320 ساڵی 2022 بۆ ئەوەی خانووی هاوڵاتیان تاپۆ بکەین و دوای ئەوە خزمەتگوزاریان بۆ بگەێنین. زەویەکان لە بنەڕەتدا مڵکی وەزارەتی شارەوانی و دارین. بڕیارەکە هەمووان دەگرێتەوە تەنها ئەو هاوڵاتیانە نەبێت کە خانوویان لەسەر زەوی کشت و کاڵی دروست کردووە. لە بڕیاری 320 وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری عێراقدا کە تایبەت بە تاپۆکردنی خانووە زیادەڕەویەکان داوێتی ئەو کەسانە ناگرێتەوە کە لەسەر زەوی کشت و کاڵی و باغداریەکان خانوویان دروست کردووە. جگە لەوانە هەر خانوویەک تاپۆی نەبێت بڕیارەکە دەیگرێتەوە و لە پرۆژە خزمەتگوزارەکانی حکوومەت سوودمەند دەبن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، خانەقین.